دوایەوەی کە بتەکانی شکاندن ئەوانش طبیعی بۆ انتقامی مەبدەئی خۆیان و عەقیدەی خۆیان و بتی خۆیان قالوا حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين. عقوبەکەی چی بوو؟ عقوبەکەی ئەو بوو کە بیسووتێنن. بڕیاریاندا کە ئاگرێکی زۆر گەورەی بۆ بکەنەوە. ئیتر مەشهورە لەوەی کە لە سیرە و تاریخە کە ئاگرەکە ئەوەندە زۆر بووە، ئەوەندە گەورە بووە کە کەس نەیتوانێت سەیدنا ئیبراهیم بباتە نزیک منجەنیقێکیان بۆ دروست کردو، ئاوەکو دارلاسیک یان وەکو قۆچەقانی کە پەتی هەبێ و شوێنێکی هەبێ ئاوە ڕای کێشێ و پاشان بەرەڵایکەن بیباوە ناو ئاگرەکە، بیگەێنەتە ناو ئاگرەکە. لەبەرەوەی ماوەیەکی زۆر زۆر هەتاوەکو سوتەمەنیان بۆ کۆ کردوەوە، داریان بۆ کۆ کردو، دوای کە خستویانەتە ناو ئاگرەکەەوە. جا لێرەشە تەبعاً معجزەی سەیدنا ئیبراهیم دەرەکەوێ کە معجزەکەی بریتیە لەوەی کە خوای پەروەردگار هاوکاری بووە کە ئەو ئاگرە نەیسووتاندووە، کە فەرمێ وانصروا ئەمان وتیان بیسووتێنن. طبعاً حرقوه ئەو تەشدیدە لە فعلەکەیە بمعنای تەشدیدە لە ئیشکردنەکەشە. إشارتمان پێدا جارێک گوتمان لە سوورەتی یوسفیشا کە فەرمێ وغلقت الأبواب يعني دەرگاکانی زۆر محکەم داخست. هەروەها لێرەشە کە فەرمێ حرقوه يعني وابی سووتێنن ببێتە خۆڵەمێش و هیچ ئاسارێکی نەمێنێ. وانصروا آلهتكم بكشتني أو بسوتاندني أو دينك خوتان سرخن. أو شتيكي طبيعية ك لقانوني تدافع للصراع من الملانة كردنا هركسا كطرفكي مقابلي خوي تضعيفك معناه مبدئي خوي سرخا إن كنتم فاعلين. قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. إيماش أمر ما كرد بآقرك كخواي بردقار فرمي أمر ما كرد بآقرك كسار ديش بيتو أو اندش سار نبيتو بيتا زيني سار بيتو أمانيش بيلسر إبراهيم. قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. بوشي ويا خواي پروردگار إرادي وابو جا معجزكش ليرا يا خوي اگر بيتو خواي پروردگار باراني چي ببارانيايو بباريايو و اگركي بكشانايتوا اواني انود والله اگر باران نأباري چاك ما نسوتان يا اگر خواي گورا بوي آسان كردايو راي كردايو لدستيان يعني والله بمان قرتايا ما نسوتان. والله معجزك اويك سيدنا إبراهيم يشي تنها خوي كوتوتە بەردەستی ئەوان و ئەوانش بە کەیفی خۆیان ئاگرەکەیان کردوتو بە اختیاری خۆشیان بردویانەتە پێشەوە ئەشی سووتێنن. بەڵام خوای پەروەردگارە فەرمێ قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم.